خۆشەویستان تیمی مهرەبانی ئێستا لەگە دکتۆرە چورە ئەمەشتەرگەری دەکەین ئەوە هێلکەدانی ئەو کچەیە ئەوە تەمەشاکە لەگەر هێلکەدانی چیلاتی ئەو چیسە گەورەی هەیە تەمەشا ئەو چەند گەورەیە تەمەشاکە چا قەدی هێلکەدانی گەورەترە ئەو سپی هێلکەدانی خۆیتی ئەوە تیوبەکەیتی ئەوە تەمەشاکە ئێمەشاندا ئەوە هێلکەدانیتی زان ئەو چیسە گەورەیە ئێستا برێنی دەکەم زانەها زانە ئەوە چەند گەورەیە تەمەشا ئەوە ئەوجا ئێستا کە دێ بە لیگاشووری ئەو چیسەی لێ دەکەن ئینشاءالله ئەو جیهازە متەتەوڕانی کە هەیتمان تەمەشاکە ئێستا ئەوە چیسەکەیە ئەو چیسێ دەبینن ئەو چیسە لێ کراوە ئەو چیسە گەورەیە بەبێ ئەوە تەقیتێن لە چێن دەکراوە لە وێلکەدانی کراوە بینە وێلکەدانەکەیتی ئەوە ژڕێرە وێلکەدانەکەیتی باشە چیسەکەمان لێ کردەوە تەمەشا ئێستا چیسەکە هاتی ئەکوانە ئەوە لە وێلکەدانەکەیتی ئەوە تەواوی مشکلەی نەما ئەوە هەموو بە دەوری چیسەکەی بنووسا بوو هەمومان لێ کردەوە ئەوە وەکو تۆپیلاتە دیتیتر ئەوەی ئیزدوای لە مهرەبانی ئەوجا ئێستا کە دەریدێنی بەبێ ئەوەی زیجی نەخۆشەکەش کون بکەین بە ئامێرەی 5 میلیمی ئێستا جیازش دەبینە ژۆرێ ئەوە پسی دەکەینەوە ئاوەکەی ناوی هەمووی هەڵدەبژین ئەوە شێوەیە ئیشەشی لۆ دەکەین تەمەشاکە ئێرە تەمەشاکە ئێرە بچات ئێرە چاندە بزانە ئەوە کوڕا دەکێشە دەبڕۆ سەر کوونەکەی تەمەشاکە ئەو چیسێ چەند پڕ بوو ئەوە 55 بە 75 بوو تقریبا هەنچی پرتوقاڵەکی ئێستاکە پشی دەکەینەوە بە جوانی کچکەی دەکەینەوە دەبینین تەمەشا دەچی دکتۆرە چورێکە بزانە چۆن دەکەی پیشاندە بزانە ئەوجا لەگەریشی تەمەشاکەوە چیلات بزانە چیسە کەنچیەک پرتوقالی لە کونەچی لە قەڵەمەش کچکە تر دەریدەینی کو ئەو ئیشە دەکرێتن ئەو لە مهرەبانی ئەوشە جوانانە دەکرێت دەبینێت دەبینی ئەوادە ڕای دەشێشی وەرە لەگەری وەرە بەش چیسەکەیە تەمە میهرەبانی دڵسۆزی و لێزانی